خۆی لەگەڵ سەرهەڵدانی مرۆڤایەتی ناومێدی و ئومێدیش بوونی هەبووە. بەڵێ دەمەوێت بزانم هۆکارەکان چین؟ ئێستا دێن هۆکارەکان باز دەکەین، بەڵام زانی چۆنە ئەمە باسی واقعی هەرێمی کوردستان دەکەین، لەبەر ئێمە بۆ کورد قسە دەکەین، کەواتە بەشی خۆمان خەڵکانێک هەن لە ناو ئێمەدا ناومێدن، لە ژیان بێزارن، ناگاتە ئامانجەکەی دنیای بەسە خۆیدا دەڕوخێنی. ئیتر ڕەنگە ئەو ناومێدیە لە دیدگای خۆی دروستی کردی و کێشەکەی گەورە کردیا. خۆ زۆر ئینسانمان هەن لە ژیاندا کێشەکانیان زۆر بچووکە، بەڵام ئەو لە دید و دیدگای خۆیەوە لە بیرکردنەوەی وەی خۆیەوە بە گەورە دەیبینی. جامە یەکەم شت کە بێن باسی کەین، حەز دەکەی پەلەم لێ مەکە با من هەموو ئەوانە باز دەکەین، ئەگەر پرسیارێک شتێکتان لە تێبینێکتان لە دروست و یان سەرنجێک ئەو کاتە دەرفەت دەدەمە هەمووتان. بزانە تەماشاکە یەکەم شت بیرکردنەوەی خودی ئینسانەکە لە ناومێد بوون. چۆن؟ یعنی هەموو ئینسانێک با بڵێن لە ناو مێشتی دوو بەشەیە. بەشێکیان پێ دەگوترێ بەشی ئاگایی، واتە بە ئاگاییەوە تەسەڕوفات دەکات، ئەو شتانێک کە پێ دەڵێن کە واعیە، ینی با بڵێن ئەو عەقلی واعی با بڵێن. ئەوەی دووەمیان ناخود ئاگایە، عەقلی لا واعیە. مێشتی ئینسانی با بڵێن لە سەتادەی بە دەزانی کە شتەکان بە ئاگاییەوە ئەنجام بدا، بەڵام لە سەتانەوەتی نائاگایەنە ئەنجامی دەدا. جا ئەگەر تێبینی بکەی وەختە کە کەسێک دێ قسەت بۆ دەکا، باسی بابەتی نەرێنیت بۆ دەکا، با بڵێن قسەی زۆر ناومێد و ڕەشببینی و بیری نەرێنی دەخاتە ناو مێشکتەوە، ناخود ئاگایت و وەری دەگری، ئەو قسانە بە هەند وەردەگری کە وەری گرت ئیشی لەسە دەکا. یعنی مەسەڵەن بۆ نمونە بابەتەکە بازیات و ڕوون بکەینەوە، ناخود ئاگات چۆن کار دەکا؟ یعنی با بڵێن تو شوفێری دەکەی، لە ڕێگەدا دەڕۆی، پێش ئەوەی شوفێری بکەی، شوفێری چۆن فێربووی؟ بە لە سەتادەیەکە فێربووی کە عەقلی واعیت ئیشی لەسەر دەکرد. باشە؟ یعنی دەتزانی لە ڕووی با بڵێن فێربوونەوە دەزانیت کە ئەوە گێڕا گەبی دێدی بۆ پێشەوە دەڕوا، بۆ ئار بۆ پشتەوە دەڕوا، ئەوە پی گەراجە، وانە ئەو شتانە ئەوانە هەموو فێربووی. و ئەوە پایدەری بنزینە، پایدەری ئیستۆپە، سوکانەکە دەزانی بە ئاگاییەوە بگری، دەڕۆی لە ڕێگادا، وایە ئەوانە هەموو بە ئاگاییەوە فێربووی. بەڵام پاش ئەوەی کە ئەوانە تەمرینی لەسەر کرد، ڕاهێنانت لەسەر کرد، فێربووی بە تەواوەتی، ئیتر ناخود ئاگا دەستە ناو عەقلی ناخود ئاگاتەوە. ناخود ئاگا ئیشی لەسەر دەکات، لەمەودا ئەوەندە بیر لەوە ناکەیەوە کامە پایدەری ئیستۆپە پایدەری بنزینە، قاچەکەت خۆی دەچی بۆی، وایە؟ دەست و قاچەکانت خۆیان ئیش دەکەن. زۆر جارە تو لە ڕێگە دەڕۆی شوفێریش دەکەی، بەڵام جوابی لەوانەیە وەڵامی تەلەفۆنیش دەدەیەوە، کەسێک لە تەنیشتە قسەشی بۆ دەکەی، بەڵام ئەوە کە دەست و قاچەکان کاری خۆیان هەر دەکەن. یان لە کاتی مەسەلەن جلوبەرگ لەبەر دەکەی دەپۆشی، یەک جارە تو فێر دەکرێت لە منداڵیەوە کە قۆڵی ڕاست دەبەی، دواتر چەپ دەبەی، ئیتر لە ناخود ئاگات ئیشی لەسەر کردیا، یەکسەر هەموو شتەکان عەمەلیەکان ئەنجام دەدەی. کەواتە ئێستا مەجالت دەدەم، کەواتە مەبەستمان لە چیە لێرە؟ مەبەستمان لەوەیە ناخود ئاگا شتی باش و خراپ وەردەگری. وەختەکە من تەنیش بەڕێستەوە دانیشم پێت بڵێم وڵا ئەوە ئەتوو ناجح نابی، ئەتوو سەرکەوتو نابی، ئەتوو ئامانجەکەت ئاوایە، ئیتر قسەی ڕەشببینیت بۆ بکەم، بیری نەرێنی بخەمە ناو مێشکتەوە، ناخود ئاگات بە هەند وەری دەگری، بەڕاز وەری دەگری، بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە بابەتە زیانی بۆ تو هەیە، با بڵێن باشە لە بۆ تو. لەبەر هەندێ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە بیرکردنەوەی خودی ئینسانەکە لەو ژینگەی دەوروبەرەی کە تێیدایە وا دەکاتن کە تو ناومێد بی، ڕەشببین بی. جا ئەوە خاڵی یەکەم. قسەیەکتە بوو لەسەر بابەتە؟ بەڵێ عەفو، ئەو بابەتی کە باس کرد بەشی بە ئاگا و بێ ئاگایی مەشک زۆر جوان بوو کە جەختە دەستەری کردەوە، هەمان ئەوەیە کە لە بابەتی دەنوزین دەخینین تیۆرەکانی فرۆید. بزەبت و هەروەها ئەو بابەتی کە باس شت کرد کە گوتت بۆ نمونە فێربوونی ئۆتۆمبیل و ئەو شتانە ڕێک دەبتە بابەتە چ ڕۆتینیات، ینی ها زۆر دەکەی نەرینی بستە ناو مێشکرد، ڕێک ڕاست ئەوە ئیشی لەسەر دەکات.